زیاتر لە 50 ساڵە حوشەی ئەم مزگەوتە ئاوەدانە بە هاتوچۆکردنی فەقێ. ئێرە مزگەوت و حوجرەی ئیمامی شافعیە لە پارێزگای هەڵەبجە. حوجرەی ئیمامی شافعی، مزگەوتی ئیمامی شافعی لە هەڵەبجەی شەهید لە ساڵی 1970 لەسەر دەستی زانای پایەبەرزی کورد جەنابی مەرحوم مامۆستا عوسمان عەبدولعەزیز بنیاد نراوە. و یەکەمین جار کە لە گوندی پریسەوە دێتنەوە هەڵەبجە دەوێ دەست ئەکا بە دانانی حوجرە و مەدرسە و فەقێ و لەو کاتەوە هەتاوەکو ئێستا ئەو مزگەوتە حوجرە و فەقێ لێ نەبڕاوە بە دەر لەوەی کە لە زەمانێکی کەمی زەمەنی کیمیاوی هەڵەبجە و دواتر زەمەنی ڕاکردنی خەڵک و چۆڵبوونی ئەم ناوە کە فەقێ لە مزگەوتە بڕاوە بەردەوام فەقێ تیا بووە و جەنابی مامۆستا بە نیەتێکی ئەوەندە گەورە ئەم کارەی جێبەجێ کردووە دەیەها مزگەوتی هەرێمی کوردستان ئێستا مامۆستا ئاینەکان ناودارەکان فەقێ ئەم حوجرێ بوون و لێرەوە دەرچوون. فەرموویانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئای خوای پەروەردگار ئەبینین ئێمە لە بەهەشتا. مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز پریسی یەک بوو لەو کەسانەی کە لە سەرەتای تدریسدا تدریسی لێ دەکرد مامۆستای بەڕێز، یەکێک بوو لەو کەسانی کە چەندین زانای گەورە لە سەردەستی مامۆستادا ئینجازە دران. یەکێک لەوانە مامۆستا ئەحمەدی شافعیە کە ئێستا لە لیژنەی فتوایە، یەکێک لە مامۆستا هەرە باشەکان و مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود خاوەنی تەفسیر ڕامان لە سەردەستی مامۆستادا ئینجازەیان وەرگرتووە. چەندین مامۆستای دیکە کە لە سەردەستی مامۆستادا ئینجازەیان وەرگرتووە. چەند گەورەی ئەو کەلیمە وەڵاهی شک نابم گوناهێکم کردبێ. 50 ساڵ زیاتر ئەم حوجرەیە خزمەت بە دین و دنیای هەرێمی کوردستان ئەکات. دەتوانیوێتی هەروبارێکی زۆر گەورە و شۆڕشێکی زۆر گەورە دروست بکات لە هەرێمی کوردستانە، ئەوی شۆڕشێکی زانستی علمی عرفانی کە فەقێکان لە ڕووی دڵ و دەروون و پاکی ڕۆحیانەوە زۆر پاک بوون وەکو جەنابی مامۆستا عوسمان خۆی تێوە ڕەنگ داوەتەوە و هەروەها لە ڕووی علم و زانستەوە لە ئاستێکی باڵا بوون، ئەوەش بۆ خۆی لە خودی مامۆستای خۆی ڕەنگی داوەت. کە فەقییانە بینم ڕاستەوخۆ پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وسەلام یەتە یادم چونکە ئەمانە واریثی پێغەمبەرن صلی الله تعالی عەلەیه و آله وسلم. من کە فەقییانە بینم هەست بە دوعا و نزیکی فریشتەکانەکەم، یعنی شەرمەکەم لەوەی کە باڵی فریشتەکان ڕاخراوە و لە خزمەتی فەقێکاندا تۆ بەسەر باڵی فریشتەکانە و دینداری ئەو تۆزە نییە ئەمە تێگەیشتوین وابزانین تەنها مەسەر نوێژەکەم تاعەتێک نییە. لەم حوجرەیە هەوڵ ئەدرێ فەقێکان لە ڕووی دین و دنیا و پەروەردە بێت. حوجرەی ئیمامی شافعی بە تەواوی مانە ئیستیقلالیەتی فکری سیاسی هەیە. لە ڕووی فکریەوە پاشبەند نییە بۆ هیچ بیرۆکەیەک بۆ بیرۆکانەی کە هەن تاکە ڕێڕەوێکە ئێگرێ بریتێ لە ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلام. کێ پابەندی جلوبەرگە؟ ئەو کێ؟ یعنی منم جلوبەرگە کە بە خەڵاتێکی خوای پەروەردگاری دەبینم و رسول الله صلی الله تعالی علیه و آله وسلم و دایکی عزیزمان دای عایشە لە گۆڕینی چەند جلوبەرگێکا فەرمووی ئەکوردیون خەیڕون، ئەی پێغەمبەری ئازیز مەبەستی پێچ لە کوردەکەیە ئەکوردیون خەیڕون. ڕۆحی ئەو چەند زیندوو بوو لاشەی ئەمە ئەوەندە ساخ باشە ڕێک عکسی ئەیوب لاشەی نەخۆش و ڕۆحی زیندوو، ئێمە لاشەی صحیح و زیندووها باشە تەندروست بەڵام چی ڕۆحی نەخۆش ڕۆحی وێران. هەموو کتێبەکانی مەلایەتی کە ئوسولی مەلایەتین لە نەحو و سەرف و بەلاغە و مەنطیق و ئەو زانستە ئەساسیانە ئەخوێنرێ لە پەناشیە فەقێکان ئامادە ئەکرێن بۆ کاری زۆر گەورە. چەندین دەورە و خولیان بۆ ئەکرێتەوە لە خولی وتاربێژی، خولی خەتخۆشی، دەنگخۆشی، مەقاماتەکان و هەروەها کۆمەڵی دروستی تر بە مەنهەج ئەخوێنرێن وەکو تەفسیری قورئانی پیرۆز، هەروەها وەکو کتێبەکانی علمی حەدیث و علمی قورئان و لەبەرکردنی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم و ئیجازەی قراءەتی قورئان و هاکەدا ئەمانە هەمووی وەکو ئیضافەیە کراوەتە سەر مەنهەجە قەدیمەکەی حوجرە. لەبەرەوە قوربانجان هەموو نەحو سەرف کورت و پوختەوێتەوە لە کەلیمە و کەلامە بەتایبەتی نەحوکە باسی نەحوەکەی ئاگاو لێتی مەرفوع مەوصوڵ ئیمامەتەکات لە مزگەوت لە مامۆسای حوزوری هەیە خۆی، دواتر لە شوێنی تیژ ئیمامەتی پێ ئەکرێت و پاش مەرحەلەیەکی تر فێری وتاردان ئەکرێ
و دەنێرێ بۆ گوندەکان بۆ وەکو مامۆسای کوردەوەیان لە مەلای ڕەمەزانی یان بۆ تاری جومعە بۆی وردە مارەسە پێیاکات و دواتر کە بوو بە مامۆسا و ئیمام خەتیب ئەزمونێکی هەبێ لە خزمەت مامۆساکەی و بەرچاوڕوونێکی هەبێ وەیەکی تر لەوانە کە ئێمە ئیشی لەسەرەکەین ئەو علمی فقه کە خوێنرێ کە فقه ئیمامی شافعی ڕحمەتی خوای لێبێ بەعمەلیان فقه مەسەلا دەبرێ بۆ مامۆساکات کەچی بۆ ژنمارە بڕین فقه لەگەڵ خۆیان بە چۆن ژنمارە بڕێن و دواتر لە کێشە کۆمەڵایەتەکانە پرسیاری فقهی هەیە کێشەی طلاق و غێری طلاقان فقه لە حضوری مامۆسا لە مەجلیسەکە بديع شعر ئامادە بێ ئەم طلاقە چۆن چارەسەرەکەی و کێشە چۆن چارەسەرەکە دەرچە لە ڕووی شەرعیەوە چییە بۆەوەی کە ئەم کێشانە حەل بکرێن هەمووان ئەزمونێکن لە حجرەکانی ئێمە بەدل بە نەزەری بە عەمەلی جارێکی تر ئەم فقەیە پێ ئەگەێنرێت کە بتوانێت سەلیقەی علمی مەلایەتی وەربگرێ و سەلیقەی ئەوەی بتوانێت دواتر کاری داوا و بانخواز بۆ ئەم دینە ئیسلام بۆ ئاینی پیرۆزی ئیسلام ئەنجام بدات خوار نەترسێ سۆهەیب گوناه ناکە گوناه لە دڵیان نییە چەکەرەی نەکرد دیارە لاتان چۆن ئیجازەی زانستی مەلایەتی لە هەرێمی کوردستانە سەنەدێکە بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە ئەو سەنەدە خۆی بۆ خۆی گەیاندن و تەوسیلی ئەم کەسەیە بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە ئەو خۆی بۆ خۆی بەرەکەتێکی زۆر گەورەی هەیە و ئەو فەقیانەی کە ئەخوێنن ئەتوانن ئیسفادە و سوودێکی ڕۆحی و معنەوی بکەن لەو سەنەدەیکەوە ئەیاندرێتێ و لەو منهەجەتێکە ئەیاندرێت لە پەنای ئەمانەشا چەندین تری فێربوونی زمانی عەرەبی و قسەکردن بە زمانی عەرەبی کە بەشێکە لە محادەتە کە پێشتر لە حوجرەکانە نەبووە بە هەمان شێواز لە منهەجی ئێستا حوجرەی مزگەوتی ئیمامی شافعیە تەواجودی هەیە و زۆر گرنگی ئەدرێ بەوەی کە فەقیەکان بتوانن ئەو علومانی کە ئیخوانن بە چاکی لەبەریکەن و بیڵێنەوە فەقی گەورە دەرز بە فەقی بچووەکان بڵێ هەتا وەکو وردەوەدا بچووکان گەورە ئەبن ئەوانش بۆ وەجبەی دوای خۆیان و هاکەدا وەجبە لە دوای وەجبە دەرز بە یەکتی ئەڵێنەوە و لە یەک کاتە فەقیەکان ئەبنە مامۆسا و ئەبنە فەقێش لەو کاتێکەوە خۆیان دەرسە خوێنن خۆشیان دەرز ئەڵێنەوە هو الذي ذرأكم في الأرض وإليه تحشرون ئەویش چۆن مامۆستاکەی ئێستا دانیشتووە وازی لە زۆر شت و زۆر مەساڵحی دنیایی هێناوە و ئەم عیلم و زانستە ئەگەیەنێ بە دەوروبەری ئەمیش ئەبێ ئەوەی لە بەرچاو بێ ئەوەی لە دڵا بێ کە ڕۆژێ لە ڕۆژان ئەمیش وەکو مامۆستاکەی دانیشێ و قوتابی بە دەوری خۆیان کۆ بکاتەوە و ئەو عیلم و زانستە بە ئەمانەتەوە بە شێوازێکی ڕاست و چاک بگەێنێ بە قوتابیان و بە فەقیانی دەوروبەری بەڵام وریابن هیچ شەو ڕۆژێکتان بەسەران نەڕوا بێ ئەوەی لە خزمەتی قورئانە دانیشتون و قورئانتان خوێندبێ گەورەترین شتێکەوە ئینسان بەدەستی بێنێ قورئانە و قورئان یەکەم شتیشە کە فەقی بەڕێز کە گەورە ئەبێت و ئەبێتە مەلاوە چێتە ناو خەڵکی یەکەم شتێکەوە خەڵکی ئیسفادەی لێەکە یەکەم شتە عیلمەکانی تر واز لێ بێن ئەمە بەس قورئان تۆ یەکەم جار خەڵکی بۆ تۆ چیەکەی بۆ خەڵکی پێشنوێژیەک وایە پێشنوێژە بێ قورئان بخوێن وایە کەواتە یەکەم عیلم لە تۆ بۆ خەڵکی قورئان بۆیە زۆر بە وردی لێرە لە حوجە لەگەڵیانەدا ئەنیشین هەتا وەکو ئەو فەقێ جوانە ئەکاتە مەرحەلەی لەبەرکردن صیغەیە ئەم صیغەیە لای بەسڕیەکان هاوتوتی عند البەسط چکە اتفاقی لەسەر نییە وەکو حرفەکە لای بەسڕیەکان ئەڵێن کاکە ئەویش تەنها ئەبێتە معمول نابێتە عامل لە پەنای ئەمانەشە چەندین کاری گەورە بە فەقەکان ئەسپێرێ لەوەی کە بنیاتی کەسایەکان بنرێ چون منهەج تەنها بریتە لە منهەجە عیلمیەکە منهەجێکی تر هەیە بۆیە هەندە جار بە نۆرە فەقەکان ئەکرێنە ئەمیر هەتاوەکو فێر ببن چۆن براکانی خۆیان ئەبەن بەڕێوە و چۆن دواتر مزگەوتێک ئەبەن بەڕێوە و چۆن خاوێنی مزگەوتێک ڕاگیرەکەن و چۆن مامەڵە لەگەڵ خەڵکە ئەکەن و چۆن فێری علمی مداراتە بن لەگەڵ خەڵکە و چۆن هێمن ئەبنەوە هادی ئەبنەوە بۆ شێوازەی کە وەکو مامۆسایانی قەدیمی وڵات و نیشتیمانی خۆمان خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام بکەن بەبێ هیچ باگراوەندێک بەبێ هیچ ئەوەی کە فکرێکی دەخیل وەسەریانەوە کاریگەری هەبێ بەڵکو کوردانە و مەلایەنە ئەیانەوێ فێر ببن دروست ببن خزمەت بە دینەکەیان بکەن بۆی نییە بۆستێ چاوەڕێ ئیمامکە تا تەشەهودەکەی بخوێنێ و هەسێتەوە ڕاستە غەڵەتی کردووە حرامێکی کردووە هەساوەت و دیسان دانیشتوتەوە بەڵام بۆی نییە بە پێوە بۆستێ
بەڵام من غەڵەت ناکەم بەمەبەستی گەیشتن بەو ئامانجە لە مێژینەی حوجرەی شافعی توانیوێتی چەندەها یاسا و ڕێسای پڕبایەخ بۆ فێرخوازەکان دابنێت. بە نمونە حوجرەی شافعی زیاتر لە 2 ساڵە توانیوێتی موبایل و ئەنتەرنێت لە حوجرەکەدا سنووردار بکات بە مەبەستی ئەوەی فێرخواز زیاتر و زیاتر خەریکی زانستەکان بێت و خەریکی پەروەردەکردنی خۆی بێت. فەقی حوجرەی شافعی بۆی نییە بەبێ پرسی ئەمیر و سەرپەرشتیار بچێتە دەرەوە، بەڵکو پێویستە سەرپەرشتیار بزانێ کەی دەڕوات و بۆ کوێ دەڕوات و کەی دەگەڕێت. یەکێکی تر لەو خاڵانەی کە حوجرەی شافعی پێجیا ئەکرێتەوە ئەویش دانانی سیستەمێکی کامێرای چڕە هەم بۆ حوجرەکە و پاشان مزگەوتیش بەگشتی کە دەتوانم بڵێم حوجرەی شافعی لەم بوارەدا پێشەنگ بووە و کامێراکان لەلایەن خودی جەنابی مامۆسا و سەرپەرشتیارەوە چاودێری ئەکرێت. ئەمە ژوای کردووە کە فێرخواز هەروەها فەقێ نەتوانن کاتەکانیان لە شتی بێسووددا بەسەر ببەن و بەڵکو زیاتر و زیاتر خەریکی خوێندن. پێغەمبەران و صالحین و ئەولیاءن مەجلیسی بەهەشتن، یعنی کاتە تێپەڕین بەلای باخەکانی بەهەشتا پشتی خۆتان وەربگرن بۆ لێ بکەنەوە بۆ نێکاڵمەنشن بەوەسی پێچی بوو مەجلیسی عیلم بوو بەڕاستی. یعنی خەڵکی مسلمان حوجرە هەوێنی هەستانەوەی ئومەتە. حوجرە لێرەوە بەڕاستی پرۆژەی بەندایەتی ئاوەدانکردنەوە خلافەت و بەڕێوەبردننی لە ئەستۆیە بەڕاستی ئاودانکردنەوەی دڵەکان ئاودانکردنەوەی ماڵەکان بەڕێوەبردننی خۆ کە زۆر گرنگەیانی کە فەقێ دێ لە گرنگیدانی بە بەڕێوەبردننی زمانی خۆی جلوبەرگی خۆی پاک و خاوێنی خۆی ئەمە خۆی بەخۆی پرۆژەیەکە بۆیە ئەم پرۆژەیە بەڕاستی هەمووان بەشدار بن لەوەی کە پشکی خێتان هەبێت یایدا و بەشدار بن لەوەی کە بەڕاستی نزیکترین ڕێگایە بۆ گەشتن بەخوا نزیکترین ڕێگایە بۆ گەشتن بە پێغەمبەری ئازیز نزیکترین ڕێگایە بۆ گەشتن بە بەهشتی خوای میهرەبان. الله أكبر الله أكبر الله أكبر تحية